بڕیارێک دراوە بە قەدەغەکردنی ڕاوەماسی بۆ ماوەی 3 مانگ گفتوگۆی زیاتر لەگەڵ جەناب تاکەین. هۆکاری قەدەغەکردنی بابزانین پێش هەموو شتێکی ڕاوەماسی بۆچی ئەگەڕێتەوە لەم وەرزە و هەموو ساڵێک هەر لەم وەرزە ئەم قەدەغەکردنە جێبەجێکرێت؟ بەڵێ سوپاس بێ ئەوش ئەسەرتا بۆ زانیاری بەڕێستان بەڕێبەری سامانی ماسیم سامانی ئاژەڵ نییە. بەڵێ ئێمە ساڵانە لەم وەرزە قەدەغی ڕاوەماسی ڕادەگەینی لەبەرەوەی ماسی بە هەموو جۆرەکانیەوە لەو وەرزەدا گەرای ئامادەیە و حازرە بۆ ئەوەی کە لە ئاوەکان دایبنێ بەمەبەستی زۆر بوون. دیارە بابەتەکە پەیوەست بوو بە کەشوهەوا پێویستە بە کەشوهەوا ینی کەشوهەوا و پلەی گەرمی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بابەتی گەرەدانانەیە هەر کاتێک کە پلەکانی گەرمە بەرز بوونەوە بۆ سەروی هەژدە پلە هەڵبەتە مەبەستم پلەی گەرمی ئاوە زیاتر پلەی گەرمی ئاوەکان بەرز بوونەوە بۆ سەروی ئەو پلەیە ماسیەکان دەست دەکەم بە دانانی گەرا و هەر جۆرە و لە کاتێکی جیاواز طبعاً لە ئێستادا هەمانە تاوەکو جۆری ترمان هەیە لە مانجی 6 لە سەرەتای مانجی 6 تاوەکو ناوەڕاستی مانجی سەر و هەشمانە سەر و تریش بەڵام ئێمە لەبەر بەرژەوەندی گشتی و ئەو خەڵکانی کە بژێویان لە سەرەتی نەمان کاتە دێنە سەر ئەو پرسیارە ئەوان ئەبێت چی بکەن لە هەموو ساڵە لەو کاتانە ئەو بڕیارە دەردەکەین بڵێ باشە بابزانی ئەم بڕیارە هەموو چۆم و ڕووبار و یاخود دەریاچەکانی کوردستان ئەگرێتەوە یا هەندێک بەشی هەیە درەنگتر وەکو باستان کرد درەنگتر سار دەبێت یاخود لە ڕووی وەرزەکەەوە جیاوازی هەیە جیاوازی لەوانە شابێت نانە ئێمە لەبەرەوەی سێمەکماندانەوە بۆی هەموو زۆنەکان بگرتەوە ناوچە هەم سارد و هەم مام ناوەندەکانش هەموو سەرتاسەری هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەو ناوچانەی کە لەژێر کۆنتترۆلی ئەمنی هەرێمی کوردستان زۆر باش ئەم قەدەغێت تا چەند گرنگە بۆ پاراستنی سامانی ماسی لە کوردستان ئەو بڕیارە زۆر زۆر گرنگە لەبەرەوەی وەک خۆشتان لە راپۆرتەکە ئاماژدان پێدا کە لە ئێستادا ماسیەکان کە گەرایان پێەیە لە قوڵایی ئاویەکان لە ناوڕاستی ئاوەکان دێن بەرە و لێواری ئاوەکان دێن حالەتێکی فسیۆلۆژی واشیان بۆ دروست دەبی کە هیچ ناترسن لە بوونی مرۆڤ لە هیچ مەترسیەک بۆ ئەوی کە گەراکان دابنێن بە مەبەستی زۆر بوون دیارە دێنە کەناری ئاوەکان و هەست بە بوونی مرۆڤ یان هیچ مەترسیەک ناکەن بۆیە بە کۆمەڵ دەکەونە داوی ڕاوکردنەوە ئەو کەسێکە لەوێ بە ئاسانی دەتوانێت ڕاویانکە بۆ ئێمەش بۆ ئەوەی بیان پارێزین لە ڕاوی بە کۆمەڵ و بۆ تاوەکو گەراکانیان دادنێن و بە مەبەستی ئەوەی کە با بڵێن بەردەوامی بە زۆر بوونیان بدەین ساڵانە ئەو بڕیارە دەدەین باشە بەڕێز بێستون پلانی وەزارەت چییە بۆ زۆربوونی ماسیەکان ئایا هیچ پلانێکتانەیە هەرەوەی کە قەدەغاکەنەوە پلانەکەتانە یاخود هێڵن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی سروشتی خۆیان بێن گەراکانیان دابنێن یان هیچ هەنگاوێکی تر هەیە کە وەزارەتی پلاندانان بیکات بۆی کە ڕێژەی ماسیەکان زۆر زیاتر بکات بەڵێ دیارە ئێمە ساڵانە گرنگی بۆ بابەتە دەدەین ئێمە ساڵانە ئەو پرۆژانەی کە هەمانە پرۆژەی حکومی کە پەنجەماسی بەرهەم دێنن تەواوی بەرهەمەکانیانمان تەرخان کردو بۆ ئەوی کە لە کۆگا و ڕووبارەکانی بکەین تاوەکو بەردەوامی بدەین بەو بابەتە تەنە حالەتە سروشتێکە نەبی بۆیە ساڵانە ئێمە ژمارەیەکی زۆر نزیک ملیۆنێک پەنجەماسی دەکەینە بەنداوەکان و کۆگەکانی ئاو بۆی برەو بدەین بەو زۆربوونە و تەنها پشت نەبەستین بە زۆربوونی سروشتی لە پلانیشماندا لە ساڵانی ئایندا تەنها یەک زۆر ماسی نەبی ئەو جۆرانەی تریشکە بە شێوەی سروشتی لە ناو ئاوەکان دەژین گەرایان لێوەربگرین و بتوانین پەنجەماسیان لێ بەرهەم بێنین و دووبارە بیاخێنەوە بەندا و کۆگەکانی ئاو زۆر باشە لە ساڵانی ڕابردوو تا چەند ئەم بڕیارە سەرکەوتوو بوو بۆ پاراستنی سامانی ماسی بەپێ ئەو فیدباکەی هەتانە دیارە ئێمە ساڵانە کە ئەو بڕیارە دەدەین بەدوای سوریشمان بۆ ئەو حاڵەتانە هەیە زۆر زۆر سەرکەوتوو بووە تەواوی ئەو ڕاوچیانەی کە بژێوی ژیانیان لەسەر ڕاوە خۆیان هەست بەوە دەکەن بەدەر لەو بڕیارە ڕاوی ماسی ڕدەگرن بەڵام کەسێکیش کە باڵێن بەدەر نییە لەوەی کە هەموو کەس پێوی پابندبی هەر کەسێک کە پێوی پابند نەبووبی دەستگیر کراوە دیارە هەموو
ئەو حاڵەتانی کە هەبووە بەدەل لەو بڕیارە ڕاوکراوە زۆربەی هەر زۆری دەستگیر کراوە و دراوە بە دادگاکان و پێشەوەی کە باسی سەرپێچەکان بکەین با بزانین وەزارەت چۆن چاودێری بڕیارەکە ئاکات چونکە کەمێ لەو بەرجەنابەت ئاماژت بۆدا هەندێک کەس هەیە کە بەرژەوەندی ژیانی ڕۆژانەی یاخود بژێوی ژیانی ڕۆژانەی لەسەر ڕاوکردنی ماسیە ئێوە وەک وەزارەت چۆن چاودێریەوە دەکەن و ئایا هیچ ئەڵتەرناتیڤێک لەم سێمانگە بۆ ئەو کەسانە هەیە کە تەواوی بژێوی ژیانیان لەسەر ڕاوکردنی سامانی ماسیە؟ بەڵێ دیارە وەک خۆتان ئاگادارن ئێمە هێزێکی تایبەتمانەیە بە پاراستنی ژینگە و دارستان و سامانی سروشتی کوردستان کە سەر بە وەزارەتی ناوخۆن ئەو هێزە ئەو بڕیارە جێبەجێ دەکەن و هەموو هێزەکان دیکەش برایانی ئاسایش یان پۆلیسی ناوخۆ ئەو بڕیارە جێبەجێ دەکەن بەڵام زۆر تایبەت ئەو بڕیارە تایبەتە بەو هێزەی کە پاراستنی سروشتی کوردستانی لە ئەستۆیە بۆی لە تەواوی ئەو زیانی کە ڕاو دەکرێت بە زۆری خاڵی پشکنین دادنێن و لە 24 کاتژمێر ڕۆژانە لە 24 کاتژمێردا با بڵێن ئێشی گریان هەیە چاودێری سنوورە ئاویەکان دەکەن ئامێری تایبەت بە مەلایان هەیە و بەلەمیان هەیە بۆ ئەو بابەتانە کە شەوان و بە ڕۆژیش دەستنە سنوور ئاویەکان دەگەڕێن بۆ ئەوی تەواوی سنوور ئاویەکان پارێزن لەوەی کە ڕاو نەکرێت. باشە. بابزانین سەرپێچیکردنی ئەم بڕیارە لەلایەن هەندێک کەسەوە گەر هات و سەرپێچی کرا بە تایبەتی و کەسانی کە ڕاوی ماسی ئەکەن چۆن سزایان ئەدرێت؟ ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن بە پێی زۆری سەرپێچەکە دەبی دیارە هەر ماسیەک بە قوڵابش بگیرێ سەرپێچیە بەڵام هەرچەندە سەرپێچێکە گەورەتر بی کە لە بڕیارەکەشدا ئاماژەمان پێدایە بەوەی کە هەندێک حالەت هەیە نەک تەنها لەو سێ مانگە بەڵکو لە هەر چوار وەرزەکەی ساڵدا قەدەغەیە لەوانە بابەتی ڕاوکردنی بە کۆمەڵ بە شێوەی با بڵێن لە ڕێگەی کارەباوە یان لە ڕێگەی بەکارهێنانی ژەهرەوە یان لە ڕێگەی تۆڕی کونووردەوە ئەو بابەتانە لە هەر چوار وەرزەکە قەدەغەیە بۆیە چەندەی شێوازی ڕاوکردنەکەی ڕێگە پێنەدرا و کاریگەری نەرێنی زیاتری هەبی لەسەر ژینگەی سروشتی کوردستان ئەوەندە سزاکەی زیاترە لە پێ بژاردنەوە تاوەکو 7 ساڵی زیندانی تێدایە لە یاساکە. باشە. باسی ڕاوکردنی قولاپت کرد بەڕێز بێستون هەندێک کەس هەیە ڕەنگە بە 3 هەفتەش ماسیەک نەگرێت بە 2 هەفتەش ماسیەک نەگرێت بەڵام وەکو حەز و خولیایەک ڕاوە ماسیەکە بە قولاب بۆ ئەو کەسانش هەر سەرپێچیکردن هەژمارەکرێ ئەگەر ڕاو بکەن بە دڵنیاییەوە لەو سێ مانگەدا بۆ هیچ کەسێک نییە تەنانەت یەک دانە ماسیش لە هیچ سنوورێکی ئاوێ بگری لەبەرەوەی هەموو ماسیەکان لەو سێ مانگەدا هەموو زۆرەکانی گەرایان پێ و گەرادادنێنی ئێمەش بەمەبەستی ئەوەی کە تاوەکو ئەو گەرایانە دادەندرێ و بە شێوەیەکی سروشتی خۆی دەبن بە پەنجەماسی و بۆەوەی لە ساڵانی ئایندەشدا ماسەکان زۆریان زۆربی و ژمارەیان زۆربی لە ناو سنوور ئاویەکان بەڵێ بۆ تەنانەت یەک ماسیش قەدەغەیە. کەواتە با لە کۆتا پرسیارم وەکو پرسیار نەبێ وەکو پەیامێک بێ پەیامتان چییە بۆ ڕاوکەرانی ماسی و هەروەها بۆ هاوڵاتیان بۆی کە هاوکاری ئەم بڕیارە بن؟ بەڵێ وەڵای ئەمە پەیامی ئێمە بۆ تەواوی هاوڵاتیانە بەتابەتی ئەو کەسانی کە بژێوی ژیانیان لەسەر ڕاوکردنەوە و هیوایەتیان بابەتی ڕاوە ئەو بڕیارەمان لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی ئێوەیە بە تایبەت بۆ ئەوەی لە ساڵانی ئایندەش ئێوە بتوانن ژمارەیەکی زیاتر ماسیتان دەستکەوی و ڕاوی بکەن تکاتان لێ دەکەین لە ماوەی ئەو سێ مانگەدا ئێوەش هاوکاری ئێوە خۆتان پابند بن بە بڕیارەکە و هاوکار و هەماهەنگی هێزە ئەمنیەکان و ئێمەش بن بۆی بتوانین بێکەوە ئەو سامانە سروشتیە هەم برەو پێ بدەین و هەمیش بیپارێزین. بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێز بێستون بەکرد بەڕێبەری سامانی ماسی لە وەزارەتی کشت و کاڵ میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت.